کی سرای شاری سلێمانی کۆبوونەوە بۆ زانیاری زیاتر وەرگرین دەچینە لای پەیامنێرمان ئاواد محمود. ئاواد ئەگەر زانیاری زیاترمان لەسەر خۆپشاندانەکە پێ بدەین. بەڵێ شوان وەکو لە درنگانێکی شەوی ڕابردووە بانگەوازی بۆ کرێت لە تۆڕە کۆمەڵاتیەکان و گروپەکانی شار لەژێر ناوی جۆرا و جۆرا کە گوایە ئەمڕۆ لە بەردەرکی سەرا لە شاری سلێمانی گرتبوونەوە ناڕەزایەتیەک ئەنجامەدرێت لە ئێستاە ژمارەیەک گەنج لە بەردەرکی سەرادا کۆبوونەتەوە وتافە کێشن دژی دەسەڵات و حکوومەت و ناڕزایەتی خۆیان پیشانەدەن ئێمە ئەمانەوێ بچینە لای ئەو گەنجانە. بۆچی لێرە کۆبوونەتەوە ئەمڕۆ پەیامتان چییە بۆ دەسەڵات؟ پەیام چێ برا بەڕێزەکەم ئەوە حاڵوەسعەکەیەکە ئەیبینن ئەوە شارەکەیە ئەوە میلەتەکە ینی بە هیچ شتێک نەماوەیان ئێمە چاوەڕێکەین و هیچ قسێ نەماوە کە باوەڕیان پێ بکەین و ینی هیچ شتێک لە دەستێمانە نەماوە هەر ڕۆژە چاوەڕی مامۆستایان ڕۆژە چاوەڕی میلەت ینی هیچ شتێ نەماوە لە پێناویانە بیکەین ئێمە درێمە هەڵەسین بە خزمەتی خۆمان و حەقی خۆمانەکەینەوانە ینی ئەوەتە تا ئێستا خۆشان ڕێ ناکەون لە ناوخۆیانە نەک لە ناو میلەتان ڕێبکەون. شوان ژمارەیە گەنج لێرە کۆبوونەتەوە ئێرە بەردەرکی سەرای شاری سلێمانیە من ئەمەوێ قسە لەگەڵ گەنجانە بکەم زیاتر خۆیان پەیامی خۆیان بنێرن. بۆچی لێرە کۆبوونەتەوە؟ بەڵێ بۆچی لێرە کۆبوونەتەوە؟ لەبەر بێمەعاسی و لەبەرەوەی کە حکوومەتەکەمان ئاوایە و مەعاشەکە نایە و ئیتر گەنجیش ئاوای داتوە ئیسمان نەماوە وەڵی نە ئیس ماوە نە کاسبی ماوە ئیتر بەرزانی مەعاشەکە نایە. بەڵێ ئاواد دەبینن ئێستا بەردەرکی سەرای شاری سلێمانیە. بەڵێ شوان بەڵێ ئاواد لە ئێستادا هیچ هێزێکی ئەمنی لەوێ بوونی هەیە یان نەخێر شوان لەگەڵەوەی کە ژمارەیەکی زۆر گەنج لە بەردەرکی سەرای شاری سلێمانی کۆبووەتەوە بەڵام هیچ هێزێکی ئەمنی لێرە نابینرێتەوە هیچ جۆرە هێزێک نەهێزی چالاکی ئێمەدەنەکان و نە هێزەکانی پۆلیس تەنها ئەوەیە گەنجان لێرە کۆبوونەتەوە ئەو تافە کێشن دژی حکوومەت و ناڕزایی دەرەبڕن لە دژی دواکەوتنی موچە و ناڕزایەتەکان و هەروەها بۆ پشتیوانیکردن لە خۆپشاندانەکانی شێو ڕابردووی قەڵاتجێ و کوشتنی دوو گەنج وتافە کێشن و ناڕزایەتی خۆیان دەرەبڕن. منەوێ پەیامی گەنجی زیاتر بگەێنم. بۆچی لە ئێستا لێرە کۆبوونەتەوە پەیامتان چییە؟ ناڕزایی دەبرین دژی دەسەڵاتی دیکتاتۆری مەسعود بارزانی دزی مافیاکان بەبێتە شیر تکایە بەبێتە شیر ئێمە دەنگ و ڕەنگی هەمووتانە گوازینەوەکو خۆی بەڵام بەبێتە شیر و ناوزڕان هەتاوەکو دەسەڵاتی مافیا و جەردە بەردەوام بێ خۆپشاندانەکان بەردەوام ببێ هەتاوەکو دەسەڵاتی درێژکراوەی ئەو مافیان لە کوردستان هەبێ ئەم خۆپشاندانە بەردەوامیە بێ بنەماڵا کوردستان. ئاواد محمود پەیامنێری